بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه وأتباعه. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بسراني بريس بنراني بريس خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحال و شادومانین لە زنجیرەیەک بابەت سەبارەت بە پەروەردەی منداڵ بە ناوی پەروەردەی نەوەیەکی بەختەوەر و کارامە و لێهاتوو بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. سەبارەت بەوەی کەوا پەروەردەکردنی منداڵ و پێکەینانی خێزانێکی بەختەوەر بە خزمەت ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەینەوە لە زنجیرە و بابەتی یەکەم بە ناوی ئامانجەکانی هاوسەرگیری. خۆشەویستان، هەموو کەسێک کاتێک بزووکە ئومێد و ئاواتی وایە گەورە بی، کاتێک دەبێتە گەنج شنگ و تااقەت و هێز و توانەی پەیدا دەکا، ئەو کەسە ئومێدی وایە کاتێک کەوا غەریزەی جنسی لە بۆ دروست دەبیتن، حەز دەکا ئافرەتێکی چاچی باشی بە قسمت بی، دەگەڕێ هەوڵ دەدا پرسیار دەکا بە هەموو شێوازێک بۆی کەوا ئافرەتێکی چاک بکە بە خێزانی خۆی، بیکە بە هاوسەر یەک عەقڵ بن، یەک بیرکردنەوە بن، بە یەک ئاراسەدا بڕۆن، هیچ جیاوازی و کێشە و گرفتەچیان لە نێواندا نەبی. کاتێک کوڕ و کچە قسمەتیان لەگەڵ یەکتر دەبێتن، خوای گەورە قەڵەمی لێر دەکە ئەوانە ببنە هاوسەر و خێزانی یەکتر، ئومێد و ئاواتی ئەو خێزانە، ئەو ژن و مێردە، ئەو کوڕ و کچە ئەوەیە کەوا ببنە دایک و باوک. لۆیە ئومێد و ئاواتی هەموو دایک و باوکێک ئەوەیە منداڵیان ببی، وەچەیان بی، ماڵەکەیان ئاودان بێتەوە. لۆیە منداڵ نیعمەتێکی زۆر گەورەی خوای گەورەیە سوبحانەهو وەتەعالا کە خوای گەورە دەیدا بە دایک و باوکانێک. بەڵام منداڵ نیعمەتە، خۆشیەکانی دنیایە، زینەتی حیاتی دنیایە. بەڵام ئەو منداڵە ئەگە پەروەردە بوو، منداڵێکی ساڵح بوو، ئەوە دەبێتە نیعمەتێک لە بۆ دایک و باوک، وەکو چەترێک سێبەر بەسە دایک و باوکیان دەکەن لە دنیادا، هەموو کێشە و گرفت و بارقورسیەکیان لەسەر لا دەبن و لە ڕۆژی قیامەتێ دەبنە مایەی ئەجر و پاداشت لۆ دایک و باوکەکە. کەوا بوو خۆشەویستان و بەڕێزان، ئامانجەکانی هاوسەرگیری ئەگە سەیر بکەین، تەمەشا بکەین کەوا خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لە قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرموودا باسی کردووە. کاتێک کوڕ و کچێک، کاتێک ژن و مێردێک قسمەتیان بێکتر دەبی، چەند ئامادێکیان لە بیر و خەیاڵ و ئەندێشەیە. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لە قورئانی پیرۆز کە باسی هاوسەرگیری دەکات دەفەرموێ: ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا. خوای گەورە دەفەرموێ یەکێک لە ئایەتەکانی خودای گەورە سوبحانەهو وەتەعالا ئەوەیە أن خلق لكم، لە ناو خودی خۆتان، لە ناو غەریزەیەکی جنسی لە ناخی هەموو نێر و مێک دروستی کردیە. چی دروست کردیە؟ ئەزواجن، کەوا غەریزەی جنسی دروست کردیە، کە کوڕ مەیلی وەلای کچێک بێت و کچ ئافرەتیش مەیلی وەلای پیاو بێتن. لیتەسکونوا ئیلەیها، ئەوەش بۆ ئەوەیە کەوا ئەو کوڕ و کچە ئاسوودە بن، ئارام بن لە خانوویەک، لە شوێنێک، لەگەڵ یەکتر لە خێزانێک کۆ ببنەوە بە ژیانێکی ئاسوودە و بەختەوەری و خۆشگوزەرانی بژن. لیتەسکونوا ئیلەیها وجعل بينكم مودة ورحمة. وجعل بينكم، خوای گەورە دەخاتە نێوان ئەو ژن و مێردا مەوەدە، خۆشەویستی، وەڕەحمە، وەڕەحمەتێکی خوای گەورە سوبحانەهو وەتەعالا. کەواتە خۆشەویستان و بەڕێزان، کاتێک ژن و پیا و قسمەتیان بێکتر دەبی، یەکێک لە ئومێد و ئاواتەکانی لە مەبەستەکانی هاوسەرگیری ئەوەیە، ئامانجەکانی هاوسەرگیری ئەوەیە کەوا زیادکردنی ژمارەی مسلمانان، یعنی ئەو دایک و باوکە ئومێدیان وایە منداڵیان ببی. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لە ئێمەی ئومەتەکەی کردیا کەوە چەونەوەی زۆر بخەینەوە بۆی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بی. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ: النکاح من سنتی، ژنهێنان دەفەرموێ سنەتی منە. پێغەمبەر دەفەرموێ صلی الله علیه وسلم: ومن لم يعمل بسنتی فليس مني. و هەر کەسێک کار بە سنەتی من نەکا، ئەوە لە ئومەتی من نییە، ئومەتی ڕاستەقینەی من نییە. وتەزەوەجوو، پێغەمبەر دەفەرمێ بۆ ئەوەی هاوسەرگیری بکەن و بۆ ئەوەی وەچەونەوەتان لێ پەیدابی ژن بخوازن،
أي آفرة كان شو بكان فإني مكاثر بكم الأمم يوم القيامة تنك أمن براسي فخر شانا زيد كم لروجي قيامته بزوري أمتكم أو فرموديش ابن ماجه جراويتي هرو كل فرموديش تر معقلي كوريا سادة جريته ودفرمي بياوي كاتا خزمت بيغنبري خواه صلى الله عليه وسلم فرمي يا رسول الله تمعجيري آفرتك بوما دمي بيقوازمو بيهنمو بيخوازم بەڵام منداڵی نابێ ئەو ئافرەتە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وازی لێ بینە بڕۆ ئافرەتێشتر بینە لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی تەزەوەجوا الولود ئەو ئافرەتانە بینن کە منداڵیان زۆر دەبێ فإني مكاثر بكم الأمم چونکە ئەمن فەخر و شانازی دەکەم بەوەی کە ئومەتم زۆرە لە ڕۆژی قیامەتێ ئەو فەرمودێش ئەبوو داود ڕیوایەتی کردووە لەگەر ئیمامی نەسائی بەڕێزان و خۆشەویستان ڕەنگە کەسێک پرسیار بکە برێ باشە چۆن دەزانم من ئەو ئافرەتە کە کچە ئایا منداڵی دەبێ یان نابێ یاخود منداڵی زۆر دەبێ یان نابێ خۆشەویستان تەوعان زانایان دەفەرمون بە گوێرەی دایکی داپیرەی خوشکچی پووری خزمە نێزیکەکانی ئەو ئافرەتە کاتێک کە منداڵیان هەیە ئینسان بۆی بە دەردەکەوی ئەو ئافرەتەش هاوشێوەی خزمە نێزیکەکانی خۆیتی لە ئافرەتان منداڵی دەبێتن خاڵی دووەم لە ئامانجەکانی هاوسەرگیری لە ئیسلامدا ئەویش ئەوەیە پاکڕاگرتری دڵ و دەرونی ئینسان و نزیک بوونەوە لە خوای گەورە سوبحانه وتعالى گومانی تێدا نییە ئینسان چەند گوناحێک بکە ئەوەندە لە خوای گەورە بەدوور دەکەوی کاتێک گەنجێک کچ یان کوڕ نەزەرێک دەکا یان لە فەیسبووکەکەی کارێکی تەمەشای شتێکی ناشەرعی دەکا یاخود لە هەر سۆسیال میدیایەک شتێکی خراپ دەبینیتن هیچ گومانی تێدانیە گێتی ئیمانی ئەو ئینسانە دادەبەزیتن بۆ ئەوەی ئیمانی ئەو ئینسانە هەرگیزا و هەمیشە بەرزبی بەڕاستی ئەوەیە کەوا خۆی بپارێزی لە گوناح باشترین شتیش کە ئینسان خۆی بپارێزی لە گوناح ئەوەیە کەوا هاوسەرگیری بکەن لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوو دەکاتە کۆمەڵی گەنجان لە نێرومێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج پێغەمبەری خوا دەفەرمێ کۆمەڵی گەنجان کچ بن یا کوڕ بن هەر کەسێک توانای ئەوەی هەیە کە ژن بینیتن توانای دارایی و توانای جەستەیی فەلیەتەزەوەج بە ژن بینیتن بە هاوسەرگیری بکە ئینجا پێغەمبەر دەفەرمێ ئەو هاوسەرگیریە فإنه أحصن للفرج بەڕاستی زۆر شتێکی پارێزراوە لەوەی کەوا داوێنی ئینسان بپارێزرێتن اینجا بەڕێزان کاتێک کە ئینسان هاوسەرگیری دەکا جگە لەوەی خۆی دەپارێزی لە گوناح بە دوور دەبی لە نەزەر بە دوور دەبی لە فکر و خەیاڵات و پەرش و بڵاوبوونی خەیاڵ و فکر و بەولا داناڕوا بەڵکو ئەو کەسە ئەجر و پاداشتی ئەوەشی دەبێتن کە چاکە لەگە خێزانی دەکا حتا ئەو سەرجێیەی کەوا لەگەڵ خێزانی دەکا بە ئەجر و پاداشت لە بۆی دەنووسرێتن ئەوەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرمودەی دەفەرموێ وفي بضع أحدكم له صدقة أي مسلمانان بزانن کاتێک کەسێک سەرجەیی لەگەڵ خێزانی خۆی دەکا یان ئافرەتێک مافی پیاوی خۆی دەدا پێغەمبەر دەفەرمێ ئەوە بە خێر و ئەجر و پاداشت بۆی دەنووسرێتن سەحابەکان هاوڵانی پێغەمبەر وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ ئێمە دەچینە لای خێزانی خۆمان لە بۆ خۆشی خۆمان سەرجەیی دەکەین ئایا ئەجر و پاداشتمان لۆ دەنووسرێ پێغەمبەری خوا فەرمووی ئەڕەئەیتم لەو وەضعها فی حرام ئایا ئەگەر کەسێک ئەو کارە بکە بە ناشەرعی بە حەرامی لەگەر ئافرەتێکی بیانی سەرجەیی بکە ئایا لە بۆی بە زینا بە گوناح نانووسرێ ئەکانە عەلەیهی ویزرون گوناح نییە لەسەری وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا فەرمووی فەکەذالکە هەر بەو شێوەیە لەو وەضعها فی الحەلال ئەگەر ئەو کەسە بە حەلالی لەگەر خێزانی خۆی سەرجەیی بکە کانە لەه فیها ئەجر لە بۆ ئەو کەسەی ئەجر و پاداشت هەیە خوای گەورە پاداشتی دەداتەوە بنەمای سێم و ئامانجی سێم لە هاوسەرگیری لە ئیسلامدا ئەویش ئەوەیە کەوا پێگەیاندنی نەوەیەکی باش دروستکردنی منداڵێک لە دوای خۆت دوعای خێرت لۆ بکە منداڵێک خزمەتی دینی ئیسلام بکە منداڵێک خزمەتی کۆمەلگە بکە ئەوە یەکێکە لە مەبەستەکانی هاوسەرگیری کەسێک کاتێکەوە ژن دەینی حەز دەکە کوڕێکی بی حەز دەکە کچێکی بیتن بەڵام ئەو کوڕ و کچەی ئامانجی ئەوەیە لە خەیاڵ و ئەندێشە و فکری خۆی ئەوەیە ببێتە کەسێکی سوود بەخش کەسێک لە بۆ مسلمانان خزمەتی خەڵک بکە کەسێک بی
کەسێکی مواتینێکی ساڵح بی خەڵک ڕەحمەت لۆ داک و بابەکەی بنێرن ئەوە یەکێکە لە مەبەستەکانی هاوسەرگیری لە فەرمودەیەکی صحیحدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەبوو هورەیرە دەجێڕتەوە دەفەرمێ سولەیمانی کوڕی داود سەڵات و سلامی خوا لەسەر هەردووچیان فەرمووی سولەیمان پێغەمبەر لە ئەطوفەنە اللەیلەتە عەلا میئەتی ئیمڕەئە وتی ئەو شەو دیارە جائز بووە لە سەردەمی سولەیمان پێغەمبەری لە چەندین ژن پیاو هەیبێتن وتی دەبی ئەو شەو سەرجەیی بکەم لەگەر 100 لە خێزانەکانم ئەو 99 یان 99 لە خێزانەکانم سەرجەییان لەگە بکەم بەڵام بەچم بەبەستێک سولەیمان پێغەمبەر وای فەرموو كلهن يأتي بفارس ئەو 100 ئافرەتەی سەرجەییان لەگە دەکەم هەر یەکێک سوار چاکێکی زۆر چاک بینیتن منداڵی ببیتن یجاهد في سبيل الله لە پێناوی خوای گەورە غەزا بکاو دینی خوای گەورە سەر بخا فقال له صاحبه قل إن شاء الله دیارە یەکێک لەوێن دەربووە پێی گوتیا بڵێ إن شاء الله ئەی سولەیمان پێغەمبەر فلم يقل إن شاء الله سولەیمان پێغەمبەر لە بیری چوو بڵێ إن شاء الله فلم تحمل منهن إلا امرأة واحدة لو 100 ئافرەتە یان لەو 99 ئافرەتە یەکێکیان منداڵی بوو تەنها یەکێکیان ئەویش فجاءت بشق رجل منداڵێکی ناکامی بوو کەوا نیوە منداڵ بوو والذي نفس محمد بيده پێغەمبەری خوا دەفەرمێ سوێن بەو خودایەی کە نفسی منی بەدەستە لو قال إن شاء الله ئەگە سولەیمان پێغەمبەر بیفەرموو بە إن شاء الله لجاهدوا في سبيل الله فرسانا أجمعون هەر هەموو ئافرەتەکان منداڵیان دەبوو 100 منداڵ هەر هەمووشیان سوار چاکی زۆر چاک لە پێناوی خوای گەورەش غەزایان دەکرد ئەو حەدیثە ئیمامی بوخاری جێڕاویەتیە و هێناویەتیەوە کاتە بەڕێزان و خۆشەویستان کاتێک ژن و پیاوێک دەگەن بە یەکتر کاتێک کە ئینسان مەبەستی بی منداڵێکی ببیتن کە خزمەتێک بکا بە کۆمەلگا منداڵێکی ساڵح بی منداڵێکی دیندار بی ئەوە بەڕاستی مەبەستێکە زۆر جاری وە ئەگەر ئینسان ئەو نیەتە پاکەی هەبی خوای گەورەش بە دیەتی ئینسان دەداتن بەڕێزان و خۆشەویستان مامۆستایەکی بڕێ جێڕایەوە وتی ئێمە 6 برا بووین کاتی خۆی باپیرم هەوڵی دابوو لەگەر هەموو بابم هەموو مامەکانم یەکێک لە منداڵەکانی ببێتە مامۆستایەکی ئاینی خزمەتی دینی خوا بکە بەڵام قەدەری خوای گەورە نەبووە قسمەت بابیم دەڵێ طبعا ئەو ئاواتە نەهاتە دی لە بۆ باپیری بابم دەڵێ 6 برابووین ئێمە یەک محاولەی کرد برایەکانم ببێتە کەسێکی ئاین پەروەر مامۆستایەکی زانایەکی ئاینی لەو خزمەت کردی دین هیچی قسمەت نەبوو ئەو مامۆستا بەڕێزە فەرمووی ئەمن براگچکەی هەمووان بوو هەوڵی لەگە مندا خوای گەورە ئەو شەڕەفەی بە قسمەت من کرد کە ببمە مامۆستایەکی ئاینی و خزمەتی دین بکەم ئەو ئاوات و ئومێدی باو باپیرم هاتە دێ ئەهم بزانە تەمەشا بکە ئینسان ئەگەر بەڕاستی نیەتی لۆ خوای گەورە چاک بکە بەو شێوەی خوای گەورە ئومێد و ئاواتی ئەو ئینسانە دەینتە جێ خاڵی چوارەم لە مەبەست و ئامانجەکانی هاوسەرگیری ئەویش ئەوەیە کەوا وەچەی مرۆڤ بەردەوام بیت و ئینسان منداڵێکی چاچی بیتر لەوەی کەوا سوودی لێ بینی هەم لە دنیا هەم لە قیامەتی منداڵی ساڵح ئەوەیە کاتێک کە ئینسان پیر دەبی کاتێک کە ئینسان بێتاقەت و لاواز دەبی منداڵەکەی وەکو گۆچانی دەستی دەبیتن منداڵەکەی لە پشتی دەبی منداڵەکەی دەستی دەگری کاتێک چاوی زەعیف دەبیت و چاوی نامینێ منداڵەکەی هاوکاری دەبی ئەوەیە منداڵی ساڵح ئەوە لە دنیاە لە ڕۆژی قیامەتێش ئەو منداڵە دەبێتە دەرگایەکی ڕەحبەت لە بۆ چوونی لە بۆ ناردنی ئەجر و پاداشت لە بۆ دایک و باوکەکەی لە پاش مردنیشیان لە ناو قەبرەکەی ئەو دایک و باوکە لە ناو قەبری خۆیتی ڕەحمەتی ئەو منداڵە دەچی لە ئەو دایک و باوکە کاتێک ئەو منداڵە کاری چاک دەکاتن لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرمودەیە دەفەرموێ لا يدع أحدكم طلب الولد هەرگیز ئێوە واز مێنن لەوەی کە داوای منداڵکەن و منداڵتان ببی بەردەوام هەوڵدەن منداڵتان بی فإن الرجل إذا مات وليس له ولد انقطع اسمه چونکە کاتێک کەسێک ئەگەر پیاوێک مرد هیچ منداڵی نەبوو ئەو ئینسانە ناوی دەبڕێتەوە پێغەمبەر دەفەرمێ ئەو حەدیثە ئیمامی تەبەڕانی ڕیوایەتی کردیە لە کەواتە بەڕێزان و خۆشەویستان لە حەدیثێشتر ئیبن عومەر دەجێڕتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمێ ما ولد في أهل بيت غلام إلا أصبح فيهم عز لم يكن پێغەمبەر دەفەرمێ لەناو هەر خانەوادە و خانەوادەیەک منداڵی نەبیتن ئەو خانەوادەیە إلا أصبح فيهم عز لم يكن
ئەو خانەوادەیە بەڕاستی سەربەرزی و سەرفرازیەکیان دەبی بەڵام بەهۆی نەبوونی منداڵ بە قسمەتیان نابیتن. کەواتە خۆشەویستان لە ڕۆژگارێکی وەکو ئەوڕۆ ئەگە تەمەشا بکەین زۆرانێک لە دایک و باوکەکان ڕێگری دەکەن لە منداڵ بوون کە منداڵ نیعمەتێکی خوای گەورەیە. خۆشەویستان دوو شت هەیە لە شەریعەتی ئیسلام وەکو حکمێکی شەرعی و فقی ڕوونی بکەینەوە لە ئێوەی بەڕێز. تحدیدی نەسلمان هەیە و هەروەها تەنظیمی نەسل. تحدید ئەوەیە هەندێک مەسەل لەو وڵاتانە جاروی بە ئیجباری بە زۆری دەسەپێنن لەسەر هاوڵاتیان نابی لەو دوو منداڵ زیاتر بی. هەندێک وڵاتێ یەک منداڵ، هەندێک وڵاتێ دوو، هەندێک وڵاتێ تا سێ ڕێگان نادرێ. بەڵام ئەگە تەمەشا بکەی ئەو بڕیار و سیستەم و قانونەی کەوا دەریان کردووە زۆرانێک لە وڵاتەکان تووشی قەیرانێکی زۆر بوونە لەوەی کەوا دەستی کاریان نییە، لەوەی کەوا ڕێژەی هاوڵاتیانیان بەرەو کەمبوون دەچیتن، لۆی دەبێتە هۆکارێکی زۆر لۆی ئێستا پێچەوانەیان کردەوە ڕەنگە لە بڕیارەکانیان پێداچوونەوەیان کردیە. کەواتە لێرە ئێمە وەکو مسلمان دەبی بزانین تحدیدی نەسل وەکو مسلمان بەڕاستی دەبی ئێمە بزانین ناکرێ کەسێک ببرتەوە برێ لەوەندە منداڵی زیاترم ناوێتن. بەڵام تەنظیم دروستە ڕێکخستنی منداڵ. مەسەلەن لۆ نمونە ژن و مێردەک پێکەوە منداڵەکیان دەبی ئەو منداڵە هەتا ماوەی 3 ساڵ یان هەتا ماوەی 4 ساڵ هەتا ئەو منداڵە خۆ دەگری گەورە دەبی و دایکە شنگ و تااقەتی دێتەوە دروستە ئەو جەبڕی وڵام منداڵە چکەمان دەبیتن. ئەو حالەتە دروستە ماسەن بینی هەر منداڵێک لەگە منداڵە چکە 3 ساڵ 4 ساڵی بین بیتن لەوەی هەم مافی منداڵەکە بدرێ هەم دایکە شنگ و تااقەتی دێتەوە هەم لەو عائیلەیە منداڵێکی زۆر بەربڵاو نابیتن کە پێڕانەگەن بخێویان بکەن یان پێڕا بگەن کەوا پەروەردەیان بکەن. کەواتە بەڕێزان زنجیرەی یەکەم ئەو ڕۆکۆتایی هات لە پەروەردەی منداڵ بە ناوی ئامانجەکانی هاوسەرگیری بە ئیزنی خوای گەورە لە زنجیرەکانی داهات و بەردەوام دەبین ئینشاءالله لە شێوەی پەروەردەی منداڵ و بۆی کەوا خانەوادە و خێزانێکی بەختەوەر دروست بیتن لە ناو هەموو ماڵەکان. دەپاڕینەوە لە خوای گەورە، خوای گەورە هەموو کچ و کوڕک قسمەتیان هەربستی و هەموو ئەو دایک و باوکانی کەوا ژن و مێردن تا ئێستا منداڵیان بە قسمەت نەبووە خوای گەورە منداڵ و وەچە و نەوەی ساڵحیان بە قسمەت بکە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله.